Hello dear students of second grade, I hope you're all doing well. سلااو خوێندکارە خۆشەویستەکانی پۆلی دووەم، هیوادارم هەمووتان باش بن. For today's learning, you're going to study Unit 14 in your grammar friend and also 3 lessons of Unit 15. بۆوانەی ئەمڕۆمان grammar friendەکە خوێنن یونتی 4 کەماومانە هەروەها سێوانەی یونتی 15 خوێنین. با دەست پێ بکەین. Unit 14, page 68, Unity 4, Lapara 68. The school play, the past simple of be. رابردوی سادەی بی. رابردوی سادەی بی چییە؟ ئەگەر کەسەکە تاک بێ وۆزە، ئەگەر کۆ بێت وێرە. وەزمان هەیە لەگەڵ وێر. Jamie is tired. Jamie ماندووە. Yesterday he was in the school play. دوێنێ لە شانۆگەرێکی مەکتەبەکەیانە بوو. He was a fireman. خۆی کردبوو بە fireman. هەوی ئەگرکوژێنەوە. Mom and Dad were happy. دایک و باوکی دڵخۆش بوون. بۆچی دڵیان خۆش بوو بە بینینی جیمی؟ Mom and Dad. دایک و باوکی. دایکەکە یەکێک، باوکەکە یەکێک ئەکاتە دوو کەس. مادەم لە کەسێک زیاترە وێری بەکارهێناوە. بەڵام لێرەیە کە باسی جیمیەکە مادەم یەک کەسە تەنها وۆزی بەکارهێناوە. Was and were are the past simple forms of the verb be. We use the past simple of be with adjective to describe feelings in the past. ئێمە ڕابردووی سادە بەکارهێنین was و were بەکارهێنین لەگەڵ adjectivەکانە. بۆچی؟ بۆ ئەوەی وەسفی هەستی کەسێک بکەین، بۆی وەسفی هەستەکان بکەین لە ڕابردووە. بۆ نموناڵە چی؟ ئەگەر ئێستا قسەکە بکات، ئەگەر ئەمڕۆ بیکات ئەم دقەیە با بڵێن ئەم قسەیە بکاڵە I'm hot باشە؟ بەڵام ئەگەر باسی دوێنێ بکا کە گەرمای بواڵە I was cold. کەواتە be لە presentە is و am و are. بەڵام لە پاستە was و were. ئەگەر بڵێ ئێستا جیمی هیلاکاڵە Jamie is tired is بەکارێنێ. بەڵام ئەگەر بڵێ جیمی هیلاک بوو ئەڵێ Jamie was tired باشە؟ We also use the past simple of be to identify someone. ئێمە past simple ڕابردووی سادەی بی بەکارهێنین بۆ ئەوەی کە باسی کەسێک بکەین یان شتێ بکەین لە ڕابردووە. بۆی باسی شوێنێ بکەین، شوێنی کەسێک بکەین یان شوێنی شتێک هەر لە ڕابردووە. And to talk about the time and the weather in the past هەروە بۆی باسی کات و کەش و هەوا بکەین لە ڕابردووە. بە شێوەیەکی گشتی ئێمە وۆز و وێر بەکارێنین بۆ باسکردنی ئەو شتانی کە لە ڕابردووە ڕوویانناوە. لە یەکەم ڕاهێناناڵێکی باز نەبێنە بە past simply بیە. باشە؟ بێ پاستەکەی چییە؟ یان وۆزە یان وێرە. کەواتە تۆ لەم نووسینانە هەر وۆزێکە بینی یان هەر وێرێکە بینی بیخەرە بازنەوە. ڕاهێنانەکەی ئەولا ڕاهێنانی دووەمیان ئەڵێ چی؟ Look and write. Use the past simple of be and the words from the box. ئەڵێت وۆز و وێر بەکاربێنە لەگەڵ موشانەی کە لە بۆکسەکەیە، بەڵام تۆ بەدڵی خۆت نییە بێ سەیری ڕسمەکان کەی. بۆ نمونە نمبر 1 ئەڵێ چی؟ ئەڵێ من لە پارک بووم. ئەم قسەکات ئەڵێ من لە پارک بووم. I was at the park لەگەڵ ئایا وۆزی بەکارهێناوە. نمبر 2 من بۆم کردوون ئەڵێ دڵخۆش بووم. I was دڵخۆش چیە؟ happy. کاتێکیش بە happy یا بێنە بۆی لێو تێک نەچێ. Number 3 it تەڕ ببوو. باسی ئەمە تۆپە نازانم تۆپە لە تۆپە چێ. کەوتۆتە ناو مەزبەحەکەەوە تەڕ بووە ئەڵێ تەڕ ببوو. it لەگەڵ ئیتیشا چی بەکارهێنین؟ was لەبەرێ یەک دانێ. it was wet. تەڕ ببوو باشە؟ چوارەم و پێنجەم و شەشەمیش یان وۆزی لەگەڵا بەکارهێنی یان وێر ئەگەر تاک بوو وۆز ئەگەر کۆ بوو وێر و لە موشانە لەم سێوشەی لەگەڵا هەڵەبژێری. ڕاهێنانی سێم چییە؟ ئەڵێ ئەوان دوێنێ لەکوێ بوون سێریان کە و بینوسە. سێری یەکەم وێنە بکەن. ئەم کچە لە شوێنێک ئامووی ئەنیماڵ ئامووی گیان لە بەرانە لەکوێ بووە لە زوو بووە. ئەڵێ she لەگەڵ شیە چی بەکارهێنی was یان where was. She was at the zoo. Number 2 چەند کەسن؟ دوو کەسن. ئەڵێ they
لەگەڵ vەیە چی بەکاربێنین was یان were هەر کامێکیانە بینووسە ئەی شوێنەکەی کوێیە پارکە ئەبێ بڵێ ئەوان لە پارک بوون نمبر 3 بۆ کردوون لە بازارە ئەڵێ چی she was at the shop ئەی نمبر 4 چەند کەس سندوانن لەکوێن لە گادنن بێ چی بەکاربێنی تو کام پرۆناونەی بۆ دانی ئای دانەی vەی دانەی he she کامیان لاپەڕی دوای ئەو دوێنێ باسمان کرد بەڵام ئەمەی ئەمڕۆ وەکو مراجعەیەکیشە بێ و ئەم ڕایاناناشکە هەلەکەین بەهێزترە بین لە بابەتەکە جوانتر لێ تێگەین وتمان was بۆ پۆزیتیڤە کە شتەکە ڕووی یابێ بەڵام ئەگەر ڕووی نایابێ و نەبوو بێ wasn't whereish ئەینە شت پۆزیتیڤە بۆ چەند کەسێک بەڵام ئەگەڵ شتەکە نەبوو بێت نێگەتیڤەکەی چیە weren't بەکارێنین ئەڵێ Jamie was a fireman Jamie fireman بوو His friend Dave wasn't a fireman بەڵام هاوڕێکەی fireman نەبوو Dave fireman نەبوو He was a policeman ئەو policeman بوو Alison wasn't in the play Alison لە پلەیەکەیان نەبوو ئەها شتەکان هەمووی نەگەتیڤن هەمووی نەرێن بۆیە wasn't و weren't-مان هەیە was چییە؟ wasn't where weren't was لە ئەسڵا خۆی چییە کورتکراوەتەوە was notە ئەی were notە کەواتە وازەکە و نۆتەکە لە کورتکراوەکە یابن بە هاوڕێ بەیەکەوە ئەنووسێن ئۆیەکەش خۆی شارێتەوە بێ بە ئەپۆسترۆفی وێرەکە و نۆتەکە بن بە هاوڕێ ئۆیەکە خۆی شارێتەوە بێ بە ئەپۆسترۆفی پۆزیتیڤ چییە وازە نێگەتیڤ چییە wasn't where weren't باشە نمبر 4 ڕایانانی چوارەم ئەڵێ چی وەڵامە ڕاستەکە هەڵبژێرە Mom and Dad wasn't weren't sad دایک و باوکەکە بێتاقەت نەبوون باسی چەند کەسەکە باسی دوو کەسەکە was هەڵبژێرین یا were بەڵامە بێ نێگەتیڤەکەی هەڵبژێرین کەواتە تاما هەڵبژێرین weren't Alison wasn't weren't good Alison یەک کەسە کەواتە wasn't یان weren't wasn't was و wasn't دایمە بۆ یەک کەسیە بەڵام weren't بۆ چەند کەسیەکە بێ سێم و چارەم و پێنجەمیش بۆ خۆتان ڕاهێنانی پێنجەم make these sentences negative خۆی بە پۆزیتیڤ بۆی نووسی بۆ نمونەوتێتی was تۆ یەکەی بە wasn't ڕستەکە وەکو خۆیان نووسیتەوە بەڵام بە نێگەتیڤی Jamie was a policeman تۆڵی Jamie wasn't a policeman Number 2 ئەو وەزاکەی بەچی وەکو یەکەم وایە Number 3 Mom and Dad were sad نێگەتیڤی were چییە ئێستا لەو بەرباسمان کرد weren't Mom and Dadەکە وەکو خۆیان نووسیتەوە وێرەکاکەی بە weren't Mom and Dad weren't sad ئەم ڕایانانە هەمووین بۆ کردن خۆم گەم لێ بگرن و منیشەی خوێنمەوە Jamie's school play was about jobs شانۆگەریەکەی مەکتەبەکەی جێمی دەربارەی کارەکان بوو ئیشەکان بوو Jamie was a fireman جێمی پیاوی ئاگرکوژێنەوە بوو مادەم باسی یەک کەسەکە وازمان هەڵبژاردووە Dave was a fireman Dave ئیش ئاگرکوژێنەوە بوو لێرش باسی یەک کەسەکە وازمان هەڵبژاردووە جامە ڕستەیەکی ترە لە دوای نوقتەکە He was a policeman ئەویش policeman بوو مادەم هیە وازانی Other girls and boys هەڵە girls and boys کچەکانی تر و کوڕەکانی تر چەند کەسێکی زۆر باسەکە کەواتە چی هەڵەبژێرین were Other girls and boys were doctor and nurses اینجا باسی ئالیسنەکە بەتەنیا Alison wasn't in the play Alison لە شانۆگەریەکەیان نەبوو باشە مادەم ئالیسنمان هەیە was بەکارهێنین She was sad بێتاقەت بوو Mom and Dad weren't happy دایک و باوکیشی دڵخۆش نەبوو ڕاهێنانی دوای ئەو سەیری ڕسمەکەکەی یانە نووسی T بۆ true یانە نووسی F بۆ false Number 1 ئەڵێ it wasn't sunny ئەڵێ جەوەکە هەتاو نەبوو وایە ڕاستە چەتریان پێ بارانە Number 2 Jamie was sad ئەڵێ Jamie بێتاقەت بوو نەخێر هەر هەمویان دڵیان خۆشە کەواتە Number 2 غەڵەتە Number 3 ئەڵێ Alison was little Alison بچکۆلە بوو Number 4 Mom and Dad weren't dry دایک و باوکەکە وشک نەبوون
واتالة تربون وايا تربون. Number 5 it wasn't 12 o'clock على ساعات دوانزن نبو سي ساعتك كبزانا ساعات شنا. Mom and Dad were happy دايكو باكا كدل خوشن. همين بو كردن باكردي اوي راستا تي لانوسي اوي هلايا افنوسي بو فاس. Workbook واني بنجم لابرا سوشش. I'm reading a man here. Our class play شانوغري بولا كمان. This year our class play was on the farm. أمسال شانوغري بولا كمان درباري چي بو كيلغا بو. My friends and I were the farm animals. منو هاوري كانم يان لبراني كيلغا بوين. I was a horse من أسب بوم. My costume was a big horse's head and body. جلكاني من جلكي چي بو سريكي قوري أسب بو لقل جانك يعني همو جانك بو أسبك سريكي قوري هبو. Charles was a sheep. Charles چي بو مربوة. His costume was a white wool coat. أويش جلكاني جليكي سبي لبرابوها أمتا جا خورية سبيشة. Nicola was a hen. Nicola چي بوا مريشك بوا. Her costume was a hen's head and body. جلكي أو سرو جاني مريشكا أوي لبري كردوا. All the animals were happy on the farm. همو جان لبركان دل خوشن لكالغكا. Everyone was very good. هم يان زور باجبون. All our moms and dads were very happy. دايكو باقي همو من زور دل خوشبون. Our teacher was very proud of us. Moms تاكش من زور شان ازي بيوا كردي. Match the children to the animals. روبن خوي چي بوا؟ منوسينهي روبن انوسيوتي. ألا I was a horse. روبن أسب بوا. نيكولا چي بو؟ Nicola was a hen. Nicola بو هنكا راكشي. أي Charles چي بو يقدانا ماتو شيبكي. راكشي بو شيب. Number 3. Robin is in class 12. Robin لبولي دوي إلا. Robin and his friends were farm. Robin وهاوركاني چيبون يعني لبراني كيلقبون كاوتالي farm animals. لرختك بما يبين بويلو تكنتشي لرشابنوسا animals. Number 3. Charles چيبوا جلكاني نيكولا چيبوا همویان چون بون دلیان خوش بوا مامستاکه چی بوا شان ازی پیو کردون امی اخیر proud کواتا سدان امنتا خوتان بخونو شکاری کن وانه ششمان هیا لدوی اما الیان بنوسا and یا بنوسا or. I've got a teddy and a doll. الا من ورچيكو بوكيكم هيا اشتكى نيجاتيف نية بوي عندمان بكارينا بلام لدوا ماله he hasn't got a kite or a bike. ألتشي كولارو بايك باكل باسكيل كولارو باسكيلي نية باشا اگر اشتكى نيجاتيف بي نوتي تيابي hasn't بي isn't بي doesn't بي امشتانه به اورداني بلام اگر بكو اما الله I'm cold tired من هلاكو ماندوم نيجاتشتي هيني تانية مثلا بلد isn't تانية doesn't تانية hasn't تانية قروي تانا بو يرستخو اندلسيت راهنا ندوي او circle how you were during primary 2 قالت بازنا بينا بويكا تو چون بوی لپولی دوی سرتایی کام لمستانه و هبوا زمن اگر من بم بازنا هنم بهپیا دل خوش بم underline how your friends were ای هاورکانه چون بون خطیش بینه بجروی که هاورکانه چون بون بدلی خو حالی بجره خم دل خوش بم بازنم پیانه هاورکانه مهربانن ختم بجره هنا اوانی تریش هموی حال بجره مثلا نوتی عجلو هارو حاجتیا اگر هاورکانه وابون خطی بجره بینه اگر خود وابوی باز نی پیا بنا اگر هموت هم زور عقل بون هیچی لمکا. Number 3. Draw and write about you and your friends during primary 2. وینی خود کشی لگل هاورکانتا کلتاتک لپولی دون ایوا. باشا و بزانه تو استدر چی با پلیسه خوشتانه اونتان نماوا
اینجا بیر بکەرەوە کە لە پۆلی دووە چۆن بوون. ئەتوانی پێ بکەنی لە ڕسمەکە بڵێ I was happy. ئەتوانی لە ڕسمەکە شتێک بێ بە هاوڕێکەت بنووسی قەڵەمێکیتە بنووسە I was kind. ئەی هاوڕێکانت چۆن بوون؟ My friends were مثلا هیلاکن خەویانە My friends were tired. لە دەرسی ئەخیرایە هیلاکن کاتژمێرەکە بکە نزیکی سەعات 2 بکە باشە. My friends were tired. ئەی هاوڕێکانیشی kind بوون مهرەبان بوون they were kind. خۆت ئەمانەکەی بەڕستە ئەتوانی هەر لەمانە بۆی هەڵبژێری و باسی خۆت و هاوڕێکانە بکەی. Unit 15. Well done! Listening 154. Listen and point. Man, men, woman, women, child, children, woman, man, child, men, children, women. Listen and repeat. Man, men, woman, women, child, children. Listening 155. Listen and chant. Man, man, man. Men, men, men. Woman, woman, woman. Women, women, women. Child, child, child. Children, children, children. Listening 156. Listen and read. Tell me about school today. Was it good? Oh, yes. It was great. It was the school prize giving. We were late. hurry up! There weren't any children in the classroom, but there were some teachers. Where's the prize giving? The prize giving was in the playground. Look! Lots of men, women and children. There was a prize for English. The prize goes to Rosie and Tim. Well done! We were the winners! It was a great day. Unit 15 Unity بانزو كوتا Unit لاپەڕەی یەکەم لاپەڕە 108 بابزانین واتە موشانە چییە؟ من واتە پیاو من واتە پیاوەکان جیاوازەکەیان تەنها یەک پیتی ناوڕاستە ئەم ئەیە ئەگەر باسی یەک پیاو بکەی بەڵام ئەگەر باسی چەند پیاوێک بکەی لە ناوڕاستە ئیمان هەیە. ومن واتە یەک ژن
women واتە ژنەکان باشە ئەمانی جیاوازەکەیان تەنها یەک پێتە child واتە مناڵ children چی پێوەکراوە RAN کە RANی پێوە بوو لە کۆتاییەکەوتە children واتە مناڵەکان ئەمانە سینگڵن ئەمانەی پیا و ژن مناڵ بەڵام ئەمانە پلوڕەڵن واتە کۆن men women children باشە man men women child children Rosie ئەچێتەوە ماڵەوە داپیرەی پێڵێ tell me about school today was it good دەربارەی ئەمڕۆی مەکتەب پێم بڵێ باش بوو ئەویشەڵێت oh yes it was great بەڵێ زۆر باش بوو it was the school prize given we were late ئەڵێ چی بووە لەو ڕۆژە لە مەکتەبەکەیان خەڵاتیان یاوە بەکێ بە تەلەبە زیرەکەکان بۆ تەلەبانی کە ئاقلن prize given بووە واتە پێدانی خەڵات ئەنجامان دواکەوتون باوکی کە بردوونی بۆ مەکتەبەڵێ hurry up خێراکە وەرە Number 3 There weren't any children in the classroom ئەڵێ لە پۆلەکە هیچ مناڵێکی لێ نەبوو but there were some teachers بەڵام هەندێک مامۆستای لێبوو دایکی ڕۆزی پرسیارەکە لە where's the prize given شوێنی پێدانی خەڵاتەکان لەکوێیە The prize given was in the playground پێدانی خەڵاتەکان لەکوێ بوو لە یاریگاکە بوو Billy شەڵێت look second lots of men پیاوانی زۆری لێیە women and children پیاوان و ژنان و مناڵانی زۆری لێیە There was a prize for English خەڵاتەکە بۆچی دەرسێکا بۆ ئەو تەلەبەیە کە لە ئینگلیزیە زۆر باشە The prize goes to مدیری مەکتەبەکاڵێ خەڵاتەکە بۆ Rosie and Tim well done خەڵاتەکە بۆ ڕۆزی و تیمە اینجا ڕۆزی شەڵێ we were winners ئێمە بردمانەوە it was a great day ڕۆژێکی زۆر خۆش بوو ڕۆژێکی زۆر باش بوو وانەی دووەم لاپەڕە سەونۆ درامەرمان هەیە بەڵام ئەم لاپەڕەیە باس ناکەین هەتاوەکو دەرسەکەی داهاتوو ئەم لاپەڕەی گرامەرە لەگەڵ گرامە فرێندەکە باسی یەکەین کەواتە ئێستا واز لەم لاپەڕێنین وانی داهاتوو یەینەوە سەری ئێستا چین بۆ lesson 3 Listening 157. Listen and point. Finish line. First. Second. Third. Fourth. Third. First. Fourth. Finish line. Second. Listen and repeat. Finish line. First. Second. Third. Fourth. Listening 158. Listen and sing The Race. There was a race. Go, go, go. Some children were fast and some were slow. Joe was fourth. He wasn't very fast. His bag was very heavy, so he was last. Emily was third, she was faster than Joe, but she lost her shoe, so she was a little slow. Oscar was second, just behind Kim. He was very fast, but she was faster than him. Kim was first, run, 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 what a fast runner. She was number one. ئێستاش بابزانین واتایمانە چییە؟ هەر یەکە لەم پێنجوشەیە لە دەفتەرەکەتان بنووسن. Finish line واتە هێڵی تەوابوون. تۆکە ڕاکردنێک ئەبینیت پەتێک هەیە هێڵێک هەیە کە ئەگەن ئەو هێڵە ئەو پەتە خۆیانی لێن ئەمە پچڕێت. ئەمە چی پێوترێ ئەمە هێڵی تەوابوونە هێڵی برنەوەیە.
ئەم کوڕە چەنەمە یەکەمە ئەم کوڕە یەکەمە بێ لە ڕاکردنەکەیە لە ئینگلیشە ئەگەر بڵێ ژمارە یەک ئەڵێ چی ئەڵێیت one بەڵام ئەگەر بڵێیت یەکەم ئەڵێ چی first ئەمە بدرێژکراوەکەیەتی ئەی شۆرت فۆرمەکەی چۆنە کورتکراوەکەی چۆنە ژمارە یەکەکەی st ئەنووسی لایەوە باشە first واتە یەکەم second واتە دووەم ژمارە دوویەک ئەنووسی ئەندیەک ئەو دوو بیتەی ئەخیر ئەنووسی لەلایەوە third واتە سێیەم ژمارە سێیەک ئەنووسی ئاردیەک لە تەنیشتیەوە ئەمە کورتکراوە ئەمە درێژکراوەکەی fourth واتە چوارەم ژمارە چوارێکەکەی th-ێکیش لەلایەوە تکایە ئەم پێنج وشەیە لە دەفتەرەکەتانە بنووسنەوە هێڵی بردنەوە هێڵی تاوبوون یەکەم دووەم سێم چوارم first second third fourth Listening 159. Listen and point. Ring. King. Swing. Bank. Sink. Pink. Listen and repeat. Ring. King. Swing. Bank. Sink. Pink. Listening 160. Listen and chant. Sing a song while you swing, swing, swing. Look at the king with his ring, ring, ring. Wash your hands at the sink, sink, sink. Now you're thirsty, have a drink, drink, drink. Listening 161. Listen and complete the words. 1. Ring. 2. Bank. 3. Swing. 4. King. 5. Pink. لاوانەی ئەمڕۆیە دوو دەنگی تازە فێرەبین ئەویش NG و NK NGین ئەمیش مک دەنگێکی وای هەیە ring king swing bank sink pink pink sink bank swing king ring ring ئەمە دانێکی وای هەیە بەڵام ئەمە نک دوای ئەمە ئەم چانتەمان هەیە ئێوە گوێتان لە چانتەکە گرت ئەڵێ چی ئەڵێ چانتەکە بخوێنەرەوە باز نەبێنە بەنک و بەنکە باشە بۆ نمونە سینگ ئەها سینگ بەچی کۆتایی هاتۆ بە NG ئەمە نگەکەیە سۆنگیش بە هەمان شێوە ئەمیش swing ئەوانەی تریش خۆت سرکڵیکە ئەمەی تریشان گوێ لێگریت و سێری ڤیدیۆکاکەیت و لەگە ڤیدیۆکەیە ئەینووسیت کلاس بووکەکەتان ئینچی 15 لاپەرە 108 بکەنەوە بەڵام لاپەرە 108 و 109 جارێ شیکار مەکەن کە وانەی داهاتوومان خوێند اینجا ئەگەڕێنەوە بۆ ئەم دوو لاپەڕەیە و بۆتان باس دەکەم کەواتە ئێستا ئێوە بڕۆنە سەر لاپەڕە 110 لاپەڕە 110 فێست وتمان کورتکراوەکەی چییە ژمارەیەکێکە نووسی لەگەڵ st ئەی سەکەند ژمارە دوو ئەنووسی
لەگەڵ ND وا بۆی ڕاکێشیت. ڕاهێنانی دۆمەڵێ بیدۆزرە و بازنەی پێبێنە. ئەو وشانەی کە خوێنمان ئەبێ لێرە بیدۆزیتەوە. بۆ نمونە خۆی فێستی بۆ کردووی منیش سێگەندم بۆ دۆزیتەوە. تۆش ئەوانەی ترە دۆزیتەوە و ئیخیتە بازنەوە. ئەمەی تریان look and write use the words above. ئەڵێ سێریم ڕسمە بکە وشەکانی سەرەوە بەکاربێنە. The animals were in a race. Go, go, go. Some were fast. هەنێ لە گیانلەبەرەکان خێران and some were slow. هەنێکیان خاون. The hen was مریشکەکە چییە؟ لە دواوەیە. کەواتە چەنەمە؟ ئەمە یەکەمە، دووەم، سێم، ئەم چوارەمە. Forcey بۆ بێ. کەواتە لێرە ئانووسی force. FOURTH. The rabbit was ئەی کەروشکەکە چەنەمە؟ سێەمە. سێم چۆنە؟ سێردە. با کوتکراوەکەی بنووسم. ژمارە سێیەکە نووسی لەگەڵ RD. The cow was مانگاکە چەنەمە؟ دووەمە. Second. مانگاکە دووەمە. The horse was ئەسپەکە چەنەمە؟ یەکەمە، لە هەمویان خێراترە. مایانە نووسین first. ژمارەیەک یەکەکەی ST. ڕاهێنانی ئەوبەر circle the word that contain a different sound. ئەمە bank. Sink, swing. Second. ئەم دوانە کۆتایەکان NK دەنگەکانیان وەکو یەکە، بەڵام ئەمە کۆتایەکەی NGە. لەوان ناچێ یخیتە بازنە. ئەمەی تریان ring, bank, pink. ئەم دوانە کۆتایەکان NK بەڵام ئەمە NGە. کەواتە ئەم لەوانی تر ناچێ ئەیخیتە بازنەوە. ئەوانەی تریش وەکۆی من شیکارکە. ئەمەش ئەیگەیەنی تو ناوەکەی ئەنووسی. ئەمە چییە؟ پاشایە. پاشا بێ بڵێ کینگە کینگ کامیانی بۆ بێ بە نگ یا بە نگ؟ نگەکەیە. ڕایەکێشی بۆ نگەکە ئەنجا ئالێرە ئەنووسی چی؟ کینگ. ئەو دوانەی تریش خۆت بزانە کامیانی بۆ بێ ڕایکێش و ناوەکەی بنووسە. ئەمەشیان چۆنتەکەیە لە کلاسبووکەکە هەتانە. بەم شێوەیە هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆمان هەتاوەکو وانەی داهاتوو. کاتێکی خۆش بۆ هەمووتان، خواتان لەگەڵ.